ڕیشەی کێشەکانی نێوخۆڕهەڵاتی ناوەڕاست گەلێکن وەک وەزیری کاروباری دەرەوەی سوێد دەڵێت. باوەڕم وایە هەندێک لە هۆکاری گرنگ بەشداری نەکردنی هەموو لایەنەکان، نەبوونی ئازادی، نەبوونی هیوا، نەبوونی یەکسانی، نێر و مێ و نەبوونی شەفافیەت و سەروەری یاسایە. گەندەڵی لە نێو حکوومەتەکانی بە تایبەت خۆڕهەڵاتی ناوەڕاست هۆکارێکی دیکەیە وەک محەممەد یونس ئاماژەی پێدەکات. لەسەرەوەی هەموو ئەوانە گەندەڵی حکوومەت بەرچاو دەکەوێت دیتنی گەندەڵی هەم لە نێو حکوومەت و هەم لە کار و پێشەدا بەو ئامانجە دەگەیەنێت کە نەتەنیابی هیوا دەبی چونکە سیستم تێک ڕوخاوە بەڵکو سیستم لە دژی خەڵک بەکاراتووە. جیا لە هۆکاری سیاسی هەڵبەت دابین نەکردنی خزمەتگوزارەکانی سەرەتایی لەلایەن حکوومەت هۆکاری سەرەکی بۆ کێشەکانن. هەمومان دەزانین مەسەلەکانی سیاسی و گرژیەکانی نێوان لایەنەکان هۆکار بوونە، بەڵام هۆکارەکانی بەرچاو بێبەشکردنی خەڵکە لە خزمەتەکانی سەرپەنا وزا خواردەمەنی، یانیش حکوومەت نەیتوانیەوە باری تەندروستی بۆ خەڵک دابین بکات و لە بناخەدا دەگەڕێتەوە بۆ سەر کاریگەر نەبوونی حکوومەت. ئەزمموونێکی وەدەساتوو ئەوەیە کە ڕێگا بە بنیاتەکانی مەدەنی بدرێت ڕۆڵی زیاتریان لە کێشەکاندا هەبێت. گرفتەکە ئەوەیە کە هێزێکی دەرەکی ناتوانێت هەروە هەوڵی چوونە نێو وڵاتان بدات و چارەسەری گرفتەکان بکات، بەڵکو پەیوەندیگرتن لەگەڵ کۆمەلگای مەدەنی و ڕۆڵگێڕانی تری نێوخۆ و بەهێزکردنیان کە ئێمە پێمان وایە کارسازن و بۆ وڵات باش دەبن. بەڵام لەو هەوڵی کە ئێستا لە دژی داعش لە ئارادایە سەرکەوتنی باشیش وەدەساتووە. کاتێک باسی کێشەکان دەکەین ئێمە باسی سووریا، یەمەن، لیبیا و عێراق دەکەین، بەڵام دەتوانم بڵم پێشکەوتنی بەرچاو دەستکەوتووە کە ئێستا تیشک دەخرێتە سەر سووریا و عێراق. هەڵبەت هەندێک لەو کێشانە پێش کۆتایی هاتن خراپتر دەبن، بەڵام دەبێت تیشک بخرێتە سەر داعش و شکستدانی داعش. هێزێکی دەرەکی وەک رووسیا وێ دەچێت شەڕی سووریا زۆر بەگرفتر بکات. دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت کە چۆن دەتوانین شەڕەکان کەم بکەیەوە. ڕۆڵژێرێکی گەورەی وەک رووسیا هەیە کە مەبەستی استراتیژی خۆی هەیە کە بێ ئەوەی پێویست بێت لەگەڵ ئەو لایەنانە هاوڕایە کە دەیانەوێت پێکەوە کار بکەن. بۆ مەسلەی سووریا دوای تاوابوونی شەڕی داعش دابشکردنی سووریا وەک بژارێک لە گۆڕێدایە وەک دکتۆر هێنری بارکلی دەڵێت. ئێمە دەبێت ڕێگایەک بدۆزینەوە کە سووریا بە دوو بەشی خۆڕەڵات و ڕۆژئاوا دابەش بکرێت، چکە هیچ جێگرەوەیەک بۆ ئەسەد نییە و ئەمەش دەبێت دوای شکستپێهێنانی داعش بکرێت. ناوبراو دەژڵێت ڕەنگە ئەمە چارەسەرێکی کامڵ نەبێت، بەڵام مادام و توێژێک نابێت دەبێت بە چارەسەرێک بگەین، چونکە ئەوەی ئێستا ئەنجامی دەدەین کاریگەر نییە. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.